بکەین دەم باش کاک حسێن سپاس ji bo tevlîbûna te dixwazim li destpêkê ev êrişên ku Tirkiye li hember yepekê encam dide armanca serekiya Tirkiye çi ye yepeke metirsiyeke li ser Bakurê Kurdistanê û Tirkiye. زۆر سپاس بۆ کەناڵی NRT بێگومان تورکیا دوای هەڵبژاردنەکانی حەوت و حوزەیران کە ئەو هەڵبژاردنە نەتایجی ئەو هەڵبژاردنەی قبوڵ نەکرد بێگومان بە هەموو شێوەیە هێرشی کردە سەر باکووری کوردستان و تەوگەری ئازادی لە باکووری کوردستان بۆی ئەمە دەرکەوت کە تورکیا بەو نەتایجی حەوت و حوزەیران ئامادە نەبوو بۆی هەڵبژاردنی دووبارە کردەوە لەگەڵ ئەوەشدا هێرشە ئاسمانیەکانی بۆ باشووری کوردستانی شو خەتا بۆ ڕۆژئاوای کوردستانی دەست پێ کرد ئەمە ئەوە ئەگەیەنێ کە تورکیا لەو بارودۆخی ناوچەکە هەیە بە تایبەتی بۆ کوردستان کە لە هەر چوارپەرچەی کوردستان پێشکەوتنێکەیە لە باکووری کوردستان لە هەڵبژاردنەکانی حەوت و حوزەیران دەنگێ باشێنە هەدەفە لە ڕۆژئاوای کوردستان دوای کۆنتڕۆڵکردنی کۆبانی و گرێسپی و ئەو ناوچەیە کە لە بن دەست داعش بوون هەروەها لە باشووری کوردستانی خەتا ئاستێک هێزی کوردی لەمێ لە شەڕی داعش سەرکەوتنێکی باشیان هێنا بێگومان ئەمانە هەموو دەوڵەتی تورکیا تەنگاو کردەوە بۆی ئەو بەرنامە و پرۆژەی تورکیا هەیبوو بە تایبەتی هەم بۆ ناوچەکە هەم بۆ ئەو پرۆژانەی کە جاتی بێ گەلی کورد سەرکوت بکە ئەمانە بێگومان ئەمە یەکەکە مەترسیە بۆ ئەو پرۆژەیە کە تورکیا دەیەوێت دروستی بکەن کە ئامانجێتی جێبەجێ بکە ببوورە گومە پرسیارەکە نەبوو وتم یەپەکە مەترسیە کە تورکیا بەو شێوازە مامەڵاکە بێگومان هەر هێزێکی کوردی کە خاوەن ئیرادە بێ خاوەن پرۆژە بێ کە بێ داوکی لە مافی کوردکە بێگومان ئەو مەترسیە بۆ سەر تورکیا بە تایبەتی لە چ ڕوویەکەوە بێگومان تورکیا وەگوتم تورکیا لە ئەجندەی تورکیا لە قاموسی تورکیا شتێک ناوی کورد بێ ئەگە کوردێکشی بێ کوردێکی لاواز و کوردێکی گرێدراو بەخۆی بێ کوردێک بێ خاوەن ئیرادە بێ کوردێک بێ خاوەن پرۆژە بێ بێگومان ئەم کوردە قبوڵ ناکە لە مێژووی ناوچەکە و بە تایبەتی دەوڵەتی تورکیا دەرکەوت لە هەر پارچەی کوردستان پێشکەوتنی دروست بێ یەکەم هێرش و یەکەم لێدوان بدا دەوڵەتی تورکیایە بۆیە ئەمانە خۆی لەوە ئەگەیەنە خەتا ئێستا لە عەقڵێتی سیاسەتمەداری دەوڵەتی تورکیا شتێک نییە ناوی کورد بێ ئەگە کوردێک شە بێ کوردێ بێ بە کرێگراو بێ کوردێ بێ لە ئەجندە و لە فەلەکی تورکیا بسوڕێتەوە بۆیە یەکێکەکانی پاراستنی گەل لە ڕۆژئاوای کوردستان لەگەڵ یەکێکەکانی پاراستنی ژنیە پەژە بێگومان سەرکەوتنێکی زۆر بەرچاو هێنا و ئەمە بۆ سەرسوڵمانی هەموو جیهان بۆیە هەموو ڕێکخراو نێودەوڵەتەکان و ڕێکخراوە ئەوروپیەکان ڕویان کرد لە ڕۆژئاوای کوردستان هەم ئەو سیستەمەی کە لێوە ڕاگەندراوە بیدنن کە هەموو گەلانی ڕۆژئاوای کوردستان لە خۆی گرتووە هەمان شێوەش کە ئەگەر تورکیا هێرشی کردبێتە سەریەپەکەەوە بەردەوام کە سەرۆکوەزیرانی شێمەیوت باشە هاوپەیمانانی نێودەوڵاتی بە تایبەت ئەمریکا کە ئێستا ڕاستە خۆ دەوێ لە خۆراوای کوردستانەوە لە گەڵ یەپەکە و یەپەژە بەشدار بن لەوەی کۆنتترۆلکردنەوەی ڕقا لەوێ و بەشداری شەڕ بکەن بە شێوەیەکی مەدانی ئەنی هەڵوێستی ئەمانە چییە بۆچیش هەڵوێستێکیان هیچ قسەیەکانە دەربارەی هێرشەکانی تورکیا بۆ سەر خۆراوای کوردستان بێگومان ئێمەمان لەبیر نەچێت تورکیا ئەندامی ناتۆیە بۆیە هەموو جارێ دۆڵی غەربیش بێگومان ئەمریکایە و ئەوروپای ئانوێت زۆر دڵی تورکیا ڕازیکەن بە تایبەتی کە ئەوێ ئەوانش پرۆژی خۆیانەکە لە تورکی ناوچەکە بێگومان ئیشی بۆ بکەن بۆیە ئەم مەسەی دوولایانی لایەنێک ئەوەیە کە ئێستا لەسەر ئەرزی واقع لە کوردستانە لە ڕۆژئاوا و لە باشووریشە ئەوەی شەڕەکە هێزی کوردیە شەروانان لە ڕۆژئاوا و لە باشوور هێزی پێشمەرگە هێزی گەلیلە کە توانیان ئەو چەتێ داعشە بشکێنەوە کە دیمان دەوڵەتانی ناوچەکە نەیانتوانی بەرامبەر ئەو هێرشانە بۆستن بێگومان کورد توانی بەرامبەری بۆستێ و سەرکەوتنێک باش بێنێ بێگومان ئەمە لایەکی ئەوەیە کە ئێستا ئەمریکا ئەوروپا مەجبورن هێزی کوردی مخاطب بگرن لە لایەکشەوە بێگومان نانەوێت تورکیاش لەو معادلەی کە هەیە دەریخەن وتم تورکیا خەتا ئاستێک ویستی وازیە بکات دەرەوەی ئەجندەی ئەمریکا ئەوروپا بێگومان دیارە پێی نەکراوە ئەو وازیە بۆی مەجبورە ئەمریکا و ئەوروپاش لەلایەکەوە هەم دڵی تورکیا ڕازیکەن هەم لایەکشەوە بێگومان ئەو هێزانەی وتم هێزە کوردەکان هەیە کە لەو سەرکەوتنانی کە لە شەڕەکانی داعش سەرکەوتنیان بەچاوێنە بۆیە ئەیانەوێ هەردوو لە هەتا ئاستێک نە عاجزیان کەن و نە ئەوەیان کەن نە فەرامۆشیان کەن بۆیە ئەوم بەو شێو ئەجندەی خوانیە لەمێ گرنگە ئێمە باسی بکەین ئایا کورد لەم باردۆخە چی ئەوێ بە قەنعەتی ئێمە کورد لە باردۆخێکی ئاوایە کە ناوچەکە بڕە گۆڕانکاری ئەروە ڕۆژ بە ڕۆژ داعش لەو ناوچانی کوردستانەکانە لە ڕۆژئاوا و لە باشووشە پاشەکشاکە پێویستەکە لەمێ یەک ئێمە بتوانین ئەو هێزە
هاوبەشەی کە ئێمە لە ڕابردوودا و تەفگەری ئازادی باسمان کرد کە هێزێکی هاوبەشی کوردستانی دروست بێ لە هەموو ئەو کەواتەکە حوسێن ئەگەر بابەتەکە بێمە کاک حوسێن ئەگەر بێمە سەر شنگالەوە لە ڕوانگەی ئەو قسەی کە باس کرد هێزێکی هاوبەش هەبێ ینی لە شنگال کە دەکرێت دەوترێت لە ماوەیەکی نزیکدا ئازاد دەکرێت پێشمەرگە و یەپەکە و لە هەمان کادا پەکەکەش یەکدی تۆمەتبارەکەم بۆی کە ڕێگریەکرێەوە تا قایمەقایمی نوێی شنگال دەڵێت هەموو ئامادەکاری کراوە بەڵام پەکێکە و یەپەکە ڕێگری ئەەکەن شنگال کۆنتترۆل بکرێتەوە کاتەوە هێزە بە شێوازێک دروست دەکرێ بێگومان نای دەرکەوت شنگال کێ تەسلیمی کرد بۆمان دەرکەوت کە لە شنگال چێ ئەو ئەفسەرانەوە ئەو بەرپرسانی کە لەوێ بوون ئەوان کەم تەرخەم بوون لە ڕادستکردنی ئەکرێ ئەوەی کە ڕوویدا بیکەین بە قوربانی ئەوەی کە جارێکی تر شنگال لە کاتی کۆنتترۆلکردنەوەی کێشەی تیا بکەوێ بێگومان ئەمە نابێت جاتی ڕووداتەوە من قەزم چییە من لەو ڕوانگەیە قساکەم کە پارتی دیموکراتی کوردستان ئێستا ئەو لایەنە کوردستانی تۆمەتبارەکە کە ئەوان ڕێگرن لە ئازادکردنی شنگال من بەقەناعەتی من کە پارتی خۆی ڕێگرە لەو مەسەلەیە من خۆشبەختانە چۆنی ڕێگرانی بۆچی ڕێگرە بەچ بەڵگەیەکەوە پارتی بەڵێسم بۆ باسەکە من خۆشبەختانە من خۆم پێش تەقینی نزیک مانگێ لەمە پێش خۆم چوون بۆ شنگال ئەو باردۆخم لەوێ دی بەڕاستی گەلی ئێمە گەلی ئێزیدی لە شنگال لە باردۆخی زۆر ناخۆش ئەژێن لەو گەرمایە بەڕاستی لە وەزعێکی زۆر ناخۆش بوون ئیسەش خۆزانانی سەرمەسۆڵ دێ ئەویش هەر بە شێوەیەکی ئاستەمە لێوێ ژیانکردن بەس ئەوان لەبەر ئەوەی ئیرادەیەکیان هەیە گەلی ئێمە کە نانێ خۆیان ڕادەستی جایەتی پارتی بکەنەوە بچن لە کەمپەکانی بەڵام خۆ خەڵکێکی زۆری شەیە خەڵکی شنگالە و ئێزدیا و لەسەر تەلەڤیزیۆنەکانە بەشێک لە فەرماندەکانیان دەڵێن کە شنگال پارتیە و لانگرانی پارتین ئێمە و پەکێکەوە یەپەکە بە زۆر دەیانەوێ خەڵک هان بدەن لە دژی پارتی نە شنگال و نە کوردستان هین ئاید هیچ حزبێک نییە ئەوەی بەباستم لانگرانیەتی قەزم کوردستان ئەم کوردستانە هین هەموو هێزە کوردستانەکانە کە ئەوەی داوکی لێکەن و خەڵکە بەرەو پێشاون ئیرادیانەکەن ئەو حزبەی کە ئەوێ خەڵک دامە سوزەی بۆ بداو کە ئەو ئەجندانی دەرەوە هەیە و جێبەجێ کە بێگومان ئەو هێزانەی هیچ خاوەن ئەم کوردستانی نی بۆیە من جایەتی ئەو دووپات دەکەمەوە پارتی نایە شنگال ئازاد بێ بۆی عیب و عارەکەی دەرنەچێ لە هەمومان زانیمان کە شنگال پارتی خۆی ڕادەستی داعشی کرد تەقەیەکی نەکرد لەوێ فشارێکی نەکرد لەوێ تۆ دەڵێ کە شنگال مڵکی هەموو کوردستانە لە کاتی بەجێشتنی شنگالیش ئەیخەیتە ملی پارتیەوە ئاخە بێگومان ئەو ڕابردوو قەزم ئەوەیە کە پارتی خۆی لەوێ دەستە باڵا بوو ئەوی شنگال ئاید منە و من ئەیپارێزم بەس بۆمان دەرکەوت کە پارتی نەیپارەست و تەسلیمی کرد لەلایەکشەوە بەڕێز مەسعود بەرزانی ئەو کاتە ئەلان ئەوەی کرد کە ئەو بەرپرسانی کە لەوێن کە کەم تەرخە بوونە لە ڕادستکردنی شنگالەوە بدەن دادگا نەماندیز ئەفسەرێک یا هێزێکی ئەندامانی هێزی پێشمەرگە لەو سنوورە بدەن دادگای عسکەری بۆی بزانین کەم تەرخەمەکە لە چلانێکە بوو بۆیە خاڵە جەوەرەکە لەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان ئیستا نایەوێ کە لەوێ ئیرادێ دروست بووە هێزێکی تایبەت بە شنگال دروست بووە بێگومان هێزی پاراستنی گەل هەپەگە و شەروانان لەوێ هاوکاری ئەو هێزە ئەکەن بۆی بتوانن بەزوترین کار شنگال ئازادکەن بەس بەقەناعەتی ئێمە ئەوەی ڕێگرە پارتی دیموکراتی کوردستانە بەداخەوە کە ئەو ئەوێ هێزی پێشمەرگە لەوێ ناشرین بکە پارتی دیموکراتی کوردستان کە بڵێ ئەمە هێزی پێشمەرگەیە بەقەناعەتی ئەو هێزەی لەوەیە هێزە گرێدراوی تایید بە پارتیە زۆر دوورە لە وەزارەتی پێشمەرگەشەوە بۆیە پارتی ئەوێ یەک لەوێ هێزی پێشمەرگە ناشرین بکە بەوبی بیکاتە شەڕێ بە دژی پارتیەکانی باشایەوە داوەتان کردووە کە ڕێککەون لەگەڵ پارتی و هێزی پێشمەرگە بە بەشداری ئەو هێزانەی دیکە بەیەکەوە شنگال کۆنتترۆل بکەن بێگومان داخوازی هەموو کوردێک ئەوەیە کە ئەو هێزانی وتم هێزی کوردستانین کە هێزی قوربانیان داوە پێکەوە بتوانن پرۆژێکی هاوبەشدان بۆ ئازادکردنی شنگال بەس وتم پارتی دیموکراتی کوردستان لە ئەجندەی نییە ئازادکردنی شنگال بۆی شنگال ئازاد بێت دەرئەکەوێ لێکۆڵنەوە ئەکرێ کە کێ شنگالی ڕادستی داعش کرد و بۆی عیب و عارەکانی پارتی لەم خاڵ دەرەکەوێت بۆیە ئەو چەنێ ئەم مەسلەی درێژ بکاتەوە داعش لە شنگال بمێتەوە بێگومان ڕۆژ بە ڕۆژ ئاسەواری ئەو پیلانە ئاشکرا نابێ بۆیە بەقەناعەتی من دوای ئازادکردنی شنگال شەروانان یەپەکە دەگەڕێنەوە لەوێ بێگومان ئێمە بەو ڕوانگەوە سێر نەکەین کە هێزێکی کوردستانی لە پارچێتی دێتێ بۆ پارچێکتری بۆ دایشکردن ئەمە ئێم با ئەو عقڵەتەی نەکەین هەر هێزی کوردستانی بێ داوکی لە مافی گەلی کورد بکە بێگومان ئێمە پێشوازی لێ بکەین ئەوە هێزی پاراستنی گەل لە مەخمورە لە کەرکووکە لە سعدی لە جەولە نای بۆ لەوێ هێزێتری ئەو دەنگە ناکەن بۆیە پارتی دیموکراتی کوردستان وتم خاڵەکە لەوە نییە کە هێزێکی کوردستانی هاتووە شنگال ئازادکە پارتی لەوە ئەترسێ
کە ئەو عیبوعارەی هەیە لە شەنگەر ئاشکرا بێ ئەو کەم کورتی کە لە ڕابردوو لە شەنگال کردی ئاشکرا بێ خۆ لە کاتی پێشمەرگە چوو بۆ کۆبانێ دوای ئازادکردنی کۆبانێ پێشمەرگە گەڕاوە هەرێمی کوردستان ئێستاش کە ئێوە ئەگەر بێت و لەگەڵ پێشمەرگە ڕێک بکەونەوە بەیەکەوە شنگال ئازاد بکرێ مەخمورە هەر شوێنێکی دیکەیە کە گەریلای لە یان شەڕڤانی لەیە ئامادەن دوای ئارامبوونی ڕەوشەکە و کۆنتترۆلکردن و نەمانی هیچ مەترسیەک بگەڕێنەوە بە خۆراوای کوردستان و بۆ قەندیل بێگومان نانە ئەوتم ئەو هێزانە هێزی کوردستانین لەلایەکشەوە بەقەناتی ئێمە حەزمانە کرد ئەو هێزی پێشمەرگەی لە ڕۆژئاوا بوو بمایە بۆ یەک ئەو تەجروبەیە کە لە شەڕی کوبانی بۆ ئەو هێزە پێشمەرگانە ئەو تەجروبەیە وەرگرن دووش وتمان لە ڕۆژئاواش ئامادە بوون ئەو هێزە هاوبەشە دروستکە بەس ئەوە بێگومان بە بڕیاری حکوومەتی هەرێم ئەو هێزە کشایەوە نای بۆیە بەقەناتی ئێمە ئەو هێزاگە بمایەوە لە ڕۆژئاوا خەتا ئێستا بێگومان هەم لە ڕووی تەجروبەوە هەم لە ڕووی کە ئێستا لەوێ غورفەی عەمەلیاتێکی هاوبەش نە هێزی کوردستانی لەگەڵ هێزی ئۆپۆزیسیۆنی سووریش دروست کراوە بۆی ئەگە هێزی پێشمەرگە لە ڕۆژئاوا بمایە بێگومان باشتر بوو ئەو هێزەشی کە ئیسە لە باشوورن هێزی کوردستانین هێزێکی دەرەکینین بۆ ئێمە بمان دەرەکەوێ بەڕاستی زۆر لایەن سیاسەکان عەقڵەتی ئەوەیە کە ئێمە هێزی دەرەکی بێ هێزی ئێرانی بێ یا هێزی تورکی بێ ئێمە پێمان باشە بەس ئەگە هێزی کوردستانی بێت بێ ئەجندەیەکی نەتەوەی لێمێ پێکەوە کاری بۆ بکەین ئەوەی پێ قورسە بۆیە من هیوادارم ئێمە ئەم عەقڵیەتە کە بە دەوڵەتی داگیرکە ڕازی بین وەک ئەو هێزانی کە ئێستا لە کانی ماسی لە بامرنی هێزی تورکیە چەند ساڵ لێ ماوە خۆتان بە خاوەنی شنگال ئەزانن چۆن خۆتان بە خاوەنی شنگال ئەزانن ئێمە خۆمان بەخاوەنی شنگازی خۆمان بەخاوەنی ماردنیش ئەزانی خۆمان بەخاوەنی مەهابەتش ئەزانی خۆمان بەخاوەنی کوبانش ئەزانی بۆیە هەر تاکی کوردی ئەبێ بزانێ ئەم کوردستانە لە هەر چاپەرچی کوردستان هین تاکێ حەزبێک و تاکێ لایەنێک نییە هین هەموو هاوڵاتی ئەم کوردستانەیە بۆیە ئێمە هەر لە هەر جێگایەک برینەکە بێ بێگومان ئەوە هەموو جەستەکە لە نەخۆشی و لەوا بێ خۆراوای کوردستان خۆراوای کوردستان لە هێزی کوردستانی خاوەنی هێزە بێ بۆ پارچەی کوردستان ئێمە بەداگیرکەر بزانین بۆیە هیوادارم بێن بۆ عەقڵەتە قسە نەکەین کاک حوسێن خۆراوای کوردستان وەکو هەمان قسەی خۆت کە کردت مولکی هەموو لایەنێکی کوردیە بەڵێ خۆراوای کوردستانیش بە هەمان شێوە مولکی لە هەموو لایەنێکی کوردیە من بە دوو شێوە باسم کرد وتم هەر هێزێکی کوردستانی بێ هەر هێزی کوردستانی بێ لە هەر چوارپارچەی کوردستان بێگومان ئەوەی لە باشوورە خاوەندانی لەبێت لە باکوور بکە ئەوەی لە ڕۆژئاوایە بە خاوەندانی لە ڕۆژهەڵات بکە ئەوەی ڕۆژهەڵاتە بێ خاوەندانی لە باشوور بکە بەس بەقەناتی ئێمە هێزن بە ئەجندە و بەرنامەی دۆلی ئەقلیمی کار ئەکەن ئەو هێزانە ڕاستە ناوخوان ناو قەوسێک کوردستانی بێگومان ئەوانە مەترسین بۆ مەسەلەی نەتەوایەتی بۆیە من لەو بۆچی لە خۆراوای کوردستان ئەوەتە دوێنێ ڕێگری لە ئەنجومەنی نیشتیمانی کوردی کراوەکە دەربازی باشوور بێ بەردەوام لە خۆرئاوا پێدە و یەکێکە تۆمەتبارێکرێ بەوەی کە ڕێگری لەلایەنە سیاسیەکانەکەن و وانایەڵن خەبات بکەن وانایەڵن ئەو هێزە پێشمەرگەی تایبەت بە خۆراوای کوردستانە بچێت لەوێ خەبات بکە شەڕ بکە بێگومان من وتم هێز هەیە بە ئەجندە و بەرنامەی دەرەکی کارەکە وتم ئەو هێزانە چنێ ناو قەوسێک ئەلێم ئەگە خۆیان بە کوردستانی دانێن بێگومان مەترسین بۆ ئیسراتیژی نەتەوەی ئێمە ئەوەی دوێنێ ڕێگیر کراوە بەڕاستی من وردەکاری نازانم ناتوانم لەسەری قسە بکەم بەس بەقەناتی من ئەنجومەنی کوردی سووریا کە بێگومان لە هەولێر دامەزرا ئەو ئەنجومەنەش بێگومان گرێدراوی پارتی دیموکراتی کوردستانە بێگومان پارتی دیموکراتی کوردستان لە هەر پارچەی کوردستان بێگومان پێشکەوتنێ بێ چۆن لی ڕۆڵی خۆیتیانە بێ ئەو بە مەترسی دایانێ بۆمان دەرکەوت کە هەڵبژاردنەکانی باکووری کوردستان بوو دیمان ناوی پارتی دیموکراتی کوردستان و مەجموعەی لایەنی سیاسی گرێدراوی بە ئەک پارتی کە چۆن لەوێ دڵیان خۆش بوو کە لەوێ ئەکە بردێتەوە ئەو خلال 24 ساعتی نەبر لە هەڵبژاردنەکان دیمان زیاتی تورکیا بردومانی بناری قەندیل ئەوەی کرد هەتا ئێستا نە حکوومەتی هەرێم بە فەرمی لە دوایەکی نەداوە بەرامبەرەوە نە پارتی دیموکراتی کوردستانیش بەرامبەر ئەو هێرشانی تورکیا کاک حوسێن دوا پرسیارم بۆچی دوا پرسیارم لە بەرنامەی کات بۆچی لە هەموو حاڵەتێکە باشووری کوردستان و بەتایبەتی لەگەڵ پارتی دانیشتۆ ئەوێ لەگەڵ ئەنجومەنی کوردی دانیشتێ بۆیە تورکیا ئێستا بەرنامەیەکی ئەجندەیەکیەیە بەتایبەتی ئەوێ لە ڕۆژئاوای کوردستانە کە لەوێ سەرکەوتن هەیە کاک حوسێن ینی بۆچی بەردەوام ئەمە دوا پرسیارمە کاک حوسێن ئەگەر گوێبیستی دەنگیمبی بۆچی بەردەوام پارتی بە هاوکاریکردنی لایەنێکی دەرەکیەوە تۆمەتبارەکەن لە دژی خۆراوەیان لە ئەجندای ئەوان جێبەجێ بکە لە کاتێکە خۆ بەردەوامیش بۆ نمونە ئێوەش تۆمەتبارەکرێن بەوەی کە زۆر جار پشگیری ئێرانتان هەیە یان ئەجندای دەوڵەتێکی وەکو ئێران یان دەوڵەتێکی دیکە ینی بەپێی بەرژەوەندی خۆتان
ئەجندای دەوڵەتەکانی دیکەش جێبەجێەکەن بۆ ئەمە دەڵێ چی نایمە بەست تەفگەری ئازادیە بام ماڵێن پەکەکە لە هەمان کاتدا یەپەکە بە شێوەیەکی گشتی ئەوە نازم من ناتوان بەناو یەپەگە و پەکە قسە بکەم من ناو تەفگەری ئازادی قساکەم من بۆ چۆنت چییە لەسەری بێگومان ئەگە هەر لانی کوردستانی بێگومان ئەگە پشتی بە ئیرادە و بە ئیرادەی گەلی خۆی نەبەستێ بێگومان ئەوە بە دۆلی ئەقلیمی ئەتوانێت بە هەموو شێوێ بەکاری بێنێ ئەوەی ئمە لە مێژووە ئەگە ئێمە باز مێژووکەین بۆمان دەرکەوت کە ئەو بەتایبەتی خەتی ئاپۆچی ئەگە باز بکەین ئەو خەتەیە کە پشتبەستن بە ئیرادەی گەلەکەی خۆی بەستیوە بێز دۆلی ئەقلیمی نەبستیوە بێگومان ئەوشمان لەبیر نەچێ ئیستا ئەوەی لەسەر ساحی کوردستانی کە ڕۆڵی کاریگەری بێگومان ئەو حرەکەتەیە ئەو هەر هێزی کوردستانیش بێ ئەگە خۆی بۆ ئیرادەی گەلە نەبەستێ بێگومان مێژووی ئەو لایەن سیاسی تریش دیارە من نامێ بچن ئەو خاڵانە لە ڕابردووش بۆمان دەرکەوت لە ساڵی 75 لە ساڵ 96 کە بۆمان دەرکەوت کە پارتی دموکراتی کوردستان پشت بەستن بە کام دەوڵەت بێگومان ئەگە بینە سەر باشووری کوردستانیش لە کێشەی سەرۆکایەتی هەرێمە بۆمان دەرکەوت کە ئەوەندە پارتی دموکراتی کوردستان بۆ دڵی خۆشە کە شاندێکی ئەمریکی هاتووە و لەگەڵ بەرزانی دانیشتۆ و تۆ سەرۆکەرێمی کەرکووکی لەبەر نەبوونی کات سوپاس ji بۆ بەشداریکردناتە و دووبارە